مزگەوتی ئەقسا کە لە قورئاندا باسی لێوەکراوە یەکێکە لە پیرۆزترین شوێنەوارەکان لە لای موسڵمانانی جیهان و بە یەکەم قیبلەیان دادەنرێت. مزگەوتی ئەقسا دەکەوێتە ناو شاری قودسەوە کە مێژووی بوونیادنانی بۆ پێش سولەیمانی پێغەمبەر دەگەڕێتەوە. بەناوبانگترین شوێنەوارەکانیشی مزگەوتی قوبەی سەخرەیە. لە یەکشەمەی ڕابردووشەوە مزگەوتی ئەقسا ئاڵۆزی بەخۆوە دەبینێت کاتێک کە جوولەکە نیشتەجێکراوەکانی شاری قودس هێرشیان کردە سەر مزگەوتەکە و ڕێگایان لە موسڵمانەکانی شاری قودس گرت نوێژی تیادا بکەن. سەر لە نوێژ هێزەکانی ئیسرائیل هەڵیان کوتایە سەر مزگەوتەکە و بەهۆیەوە پێکادان لە نێوان ئەو هێزانە و عەرەبەکانی شاری قودسدا ڕوویدا. هێزەکانی ئیسرائیل لە هێرشەکەیاندا گازی فرمێس ڕێژ و بۆمبی دەنگیان بەرامبەر خەڵکی ناو مزگەوتی ئەقسا بەکارهێنا و بەهۆیەوە 10 کەس بریندار بوون و لە ئێستاشدا 6 سەربازی ئیسرائیلی لە مزگەوتەکەدا جێگیر کراون. لەلایەکی ترەوە هەرێک لە سعودیە و ئوردون و تورکیا و میسر هۆژاریاندایە ئیسرائیل بەوەی هێزەکانی لە مزگەوتی ئەقسا پاشەکشە پێ بکات. داواشیان لە کۆمەڵگەی نەدەوڵەتی کرد دەستدرێژیە بەردەوامەکانی ئیسرائیل بۆ سەر مزگەوتەکە ڕابگرێت کە هۆکاری دروستبوونی ڕق و تووڕەییە لای موسڵمانانی جیهان بەرامبەر ئیسرائیل. پێشتری چەند جارێک دەسەڵاتدارانی ئیسرائیل ژێرە و چواردەوری مزگەوتی ئەقسایان هەڵکەندووە. هەروە توندڕەوە جوولەکەکانی ئیسرائیل بەردەوام هەوڵیان داوە مزگەوتی ئەقسا کۆنتڕۆڵ بکەن. لە سەردەمی خەلافەتی عومەری کوڕی خەتابدا شاری قودس لەلایەن موسڵمانەکانەوە کۆنتڕۆڵ کراو. دواتر مزگەوتی قیبلی تیادا بوونیاد ناو بووە ناوەندی مزگەوتی ئەقسا. لە سەردەمی خەلافەتی ئومەیەکانیشدا قوبەی سەخرە بوونیادرا. ئەگەرچی مزگەوتی ئەقسا لای موسڵمانەکان پیرۆزە بەڵام بە هەمان شێوە لای جوولەکەکانی جیهان پیرۆزە و بە گۆڕەپانەکانی مزگەوتەکە دەڵێن جەبەل هەیکەل واتە ماڵی گەورە یان ماڵی پیرۆز. جوولەکەکان بڕوایان وایە پەرستگای سولەیمانی پێغەمبەر لە جەبەل هەیکەلدایە. هەروە جوولەکە تونڕەوەکان ئاماجی گەورەیان ئەوەیە سەر لە نوێ پەرستگاکە بنیاد بنرێتەوە و قوربانیدان بۆ خواوەندیایدا ئەنجام بدرێتەوە. کاروان شای موحسین NR